من زۆر جاروا هەست دەکەم کە بەس منوە بڕواکەی بەڕێز عنی دەست بۆ هەر شتێک وەرم ئەبێت لە دووەم جار و سێم جارە ئەو ئیشە سەر بگرێت. باوەڕکە من لە چوارەم و پێنجەم ویش سەر بگرێت. قەت بە یەکەم جار قەتیش ناومێد نەبووم. احتیاجیە من بە یەک جار ناتوانم بە دوو جار توانم. ئەگەر خوا بیەوێ تۆ سەرکەوتوو بکە، ئەگەر هەموو مرۆڤی سەرزەمین لە پشتی تۆوە کۆ بنەوە بۆ ئەوەی بتخەن، خوا لە بەرچاوی هەر هەمویان تۆ سەرکەوتوو ئەکا. شتی چاوەڕوان نەکراو تام و چێژی زیاترێت تا شتی چاوەڕوان کراو. بە پێی چەند سەردەمی تیش خۆمە گونجێنم، بەڵام گرنگ ئەوەیە کەسایەتی خۆمون نەکەم. هەر کەسێک لە ئێمە داستانهایەک چیرۆکهایەکمان هەیە کە پێویستە هەموو کەسێک گوێی لێبێ. کۆمەڵێک ئەزمونمان هەیە کە ئەتوانین بیکەینەوانە بۆ هەر کەسێکی تر. ژیانی هەر یەکێک لە ئێمە لەم دنیاە ڕۆمانێکە. ئەکرێ ڕۆمانەکە کۆمەڵێک داستان و چیرۆکی تیابێ کە شایەنی گێڕانەوە قسەکردن بێ لەسەری. میوانەکانی من لەم پۆدکاستانەیە هەرێکێکیان کۆمەڵێک داستان و چیرۆک و وتی جوانیان هەیە لە ڕۆمانی ژیانی خۆیانە کە بۆ ئێمەی باسەکەن. دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم بە هیوام هەموو کاتێک باش من. بەڕێزگامە خێر بێ. ئاستەچەنی باشم سپاس دەکەم. حەزەکەم لە کورتەیەکی ژیانی جارانمانەوە دەست پێ بکەین. جاران کێکێکمان بانگە کرد بۆ ماڵمان، زۆر بە گەرمی بەخێراتنمانە کرد. بێ تەلەفۆنە هات، بێ نامە هات، ئاگامان لێ نەبوو، خواردنمان بۆ ساز نەکرد بوو، خۆمان ئامادە نەکرد بوو بۆی، کەس جلی نخۆی نەگۆڕی بوو، خۆشترین یادەوەریشمان تۆمارە کرد. ئێستا پێشتر تەلەفۆنمان بۆکە، نامەمان بۆ ئەنێرێ، دوای 4 جار ڕێکخستن، بەڵام ئەو چیرۆکانی وەکو جاران ناتوانین نە تۆماریکەی نە یادگاری خۆشمان هەبێت. وای خۆی هەموو شتێک لە ژیانە هەمیشە شتی چاوەڕوان نەکراو تام و چێژی زیاترێت تا شتی چاوەڕوان کراو. ئەمە واقعەیەکە زۆر جار کە یەکێک سپرایزێکمان بۆکە چەند دڵ خۆشە بین پێی، بەڵام ئەگەر ئامادەکارێکی پێشوەختەی بۆ بکەین ئێجگار ئەو خۆشی نییە. یعنی ئەمە واقعەکە لە ژیانی هەمومانە. ئەمەش بۆ گۆڕینی سەردەم ئەگەڕێتەوە. یعنی ئەتیادیە لە ئێستا سەردەم گۆڕاوە، هەموو یەکێک لە ئێمە مۆبایلمان پێ تەلەفۆن ئەکەین، ژیان قورس بووە، کارمان زیاتر هەیە، ئەرکمان زیاتر هەیە. مەسەلەن ئافرەتی جاران زۆرترین کاتەکانی لە ماڵەوە بوو، لەبەرەوەی ژیان سادەتر بوو و بە کەلوپەلی سادەتر ئێمە ئەمانتوانی گوزاران بکەین، بۆی زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بووین. بەڵام لە ئێستا بە حکمی ئەوەی کە ژیان قورستر بووە، مەسروفاتی ژیان زۆر زیاتر بووە، دەوام و کار و پیشە زۆر زیاتر بوو، ئەرکەکانمان قورستر بووە، لەبەر ناچاری زۆرتر لە دەرەوە بین. بۆیە تۆ ناتوانێت ڕاستەخۆ بێ بۆ ماڵی من ئەڵێ بزان بەڕێز لە ماڵە ئەوێت تەلەفۆنم بۆ بکەی، لەوەیە 3 جار تەلەفۆن بۆ بکەین جا من بگری لە ماڵەوە. ئەمە کێشەکە لە منەوە نییە، کێشەکە لە سەردەمەکەوەیە کە وای لێ هاتووە، سەردەمەکەەوە ئیجابەکە. من جاران ئەگەر مەسەلەن 4-5 مناڵمان هەبووە ئەعتیادی بوو لە ژوورێک ئامان خەوان بێکەوە، بەس ئێستا نا، هەر مناڵەوە ئەبێ ژووری خۆی هەبێ. ڕاستە ئێمە ئەڵێن، من هەموو کاتی خۆشم یەکێکم لە قسانی ئەڵێم جاران خۆشتر بوو. بەڵێ بەزەمە لە دەسەڵاتی ئێمە نییە، تازە سەردەمەکە گۆڕاوە. بەڵێ ئێمە ئەڵین سەردەم هەر لە شوێنی خۆیەتی ئەو مرۆڤەکان ئەگۆڕێن، بەس لەبەرەوەی تەتەور ڕوویاوە ئەبێ من بێم بەپێی ئەم تەتەورە مامەڵە بکەم، چکە ناتوانم، بۆ من ناگونجێ. ناکرێ من لەم سەردەمە مەسەلەن مۆبایلێکم پێنەبێ، کاتەکانم یعنی ناگونجێ، ئیشەکانم بەڕێوە ناچێ، ناتوانم کۆنتترۆلی پلانەکانم بکەم، ناتوانم خەڵک بە ئاسانی پەیوەندیم لەگەڵا بگرێ. لەبەرەوە ئێمە ئەبێ بەپێی سەردەم خۆمان بگونجێنین. بەڵام مهمی لە چیە کە من جەوهەری خۆم لە دەستنێم، خۆم ئەگونجێنم، ئاساییە بە پێی چەند سەردەمی تیش خۆم ئەگونجێنم. بەڵام گرنگ ئەوەیە کەسایەتی خۆمون نەکەم، گرنگ ئەوەیە پاکی ناخی خۆم لە دەستنێم، گرنگ ئەوەیە سەردەم ڕاستە لە شکڵا بمان گۆڕە، بەڵام لە ڕوخسارانەمان لە ناخانەمان گۆڕە. ئەمە گرنگە. یەکشتی تریش هەبوو، هەر مەسەل مۆبایل باسی مۆبایلە کرد، جاران بە کامێرا ڕسممانەگەر ڕسمەکانمانە شتۆ ئەمان کردنەوە ئەلبومەوە رچیا جوان دەرناچێت تۆ چۆنە هەرەوەیە چاوە داخراوە چاوە کراوەتەوە. بەڵام ئێستا ها تا ڕسمێکە گری دەجار سێری خۆتەکەیتەوە، هەر مەسەلەن خۆمان دەجار ئەو ڕسماگریم زەین بەدڵمانەیە بەدڵمانیە. مەسەلەکە چی بوو؟ جاران فیلمەکە
36 ڕسمی والله فیلمەکە تێنەماوە تەواو فیلمەکە هەر ئەوە نییە یعنی بۆت هەبوو یەک لەقتە بوەستی بەس ئێستا تۆ نەکێشەی فیلمت هەیە نەکێشەی ئەوە تێ بڵێ وحدە تەواوە بێ حەزەکەی لە دقەیەکە 2000 ڕسم بگرە لەبەر ئەوە یعنی ئینسانیش وەکو حەزێک وەکو با بڵێن شتێکە لە ناخیاتی کەچێک خۆ من ڕست بگرم با ڕسمەکەم جوان بێ ئەوانی کەچێکەتی دێ جاران یەکشتی تریژ نەبوو کە خەڵکمان بلۆکە کرد ڕسمەکەمان ئەدڕاند لەبەری یادگاریەکانی دەسووتان دەم و چاوەکەیمان لێ کردو لە ڕست یادگاریەکانی دەسووتان لاتە ببزیسەوە بەڕێی منیش هەر سەردەم و چێژێکی خۆی هەیە ینی ئینسان ئەتوانێت لە هەر جە و لە هەر کات و لە هەر سەردەمێکا بێ چێژ لەو شتە ببینێ کە هەیەی چونکە هەر چیرۆکی ئینسان وایە ئاها لە ئەوڵەوە تا ئاخیر وەکو یەک نییە مەسەرەن پار نوعێکی تر ژیاوین پێرار و ئەم ساڵ نوعێکی ئەگەر بێت و چیرۆکی ژیانی ئێمە هەموو ڕۆژەکانی لەکتری بچێ ئێمە خۆمان بەرگەناگرین خۆمان لە ناو بین خۆمان حەزمان لێی نابێ جوانی ژیان لەوەیە کە ئێمە بە هەموو دۆخەکانە تێ ئەپەڕین بەڵام مرۆڤی سەرکەوتوو لە چیا دەرەکەوێ کە من بتوانم بەپی هەموو سەردەمێک و بەپی هەموو زۆرۆفێک خۆم بگونجێنم ئەو کاتانەی کە کێشەم هەیە بەرگی بگرم ئەو کاتانێک کە دڵخۆشم چێژ لە دڵخۆشیەکەم وەرگرم ئەو کاتانەی کە سەرکەوتوم بتوانم مامەڵە لەگە سەرکەوتنەکەما بکەم ئەو کاتانەی کە نەخۆشم چۆن مامەڵە لەگە نەخۆشیەکەم بکەم چکەمە کۆتایی دنیا نییە ئەو کاتانەی کە سوکارەکەم لە ئەزمەیەکان من چۆن بتوانم هاوکاریان بکەم ئەو کاتانەی کە ژیان سادە بوو من بتوانم بە سادەی چێژ لەو ژیانە وەرگرم ئەو کاتانەشی کە ژیانم پڕە لە خۆش گوزەرانی و وەسائیل و تەتەور و گەشەکردن بتوانم خۆمی تیا گەشە بکەم ئەمە گرنگی مرۆڤە کە بتوانێت بەپی هەموو سەردەمەکان بگونجێت اینجا بە باسی شتێکی تر بکەین بەڕێی من ئینسانە توانین لە کۆنیش و لە ئێستاشە ڕێگەی سەرکەوتنی خۆی بدۆزێتەوە وانە ئەگەر بمانەوە ئینسانێک گەشە بکە سەرکەوتوو بێ نەس ڕابتی بە سەردەمەوە هەیە نەڕابتی بە ئاان چۆڵی کاتیشەوە پاش ئەگەم بە تۆ بڵێم بەڕێزیان بڵێم چۆن ئینسانێک کە سەرکەوتووە گەشەی کرد تو چۆنی ئەبینی چۆن قەراری لەسەری وەکو خۆت وەکو بیرکردنەوەی خۆت وەکو مامۆسایەکیش بیرم نەبوو جەماعەتەوەتان پێ بڵێم بەڕێز مامۆستایەکی زۆر بەتوانایە چەندین خوێندکاری بەتوانای لێ هاتووی پەروەردە کردووە بۆیە ئەمڕۆژ ئەگەر وەکو مامۆستاش قسەمان بۆ بکە هەر قوبوڵمانە وەکو خۆشی بێت چیرۆکمان بۆ بگەڕێتەوە هەر قوبوڵمانە من عادەتەن یەک تۆنی قسەکردنم هەیە بۆیە تەلەبەکانیشم خۆشیانێ هەمیشە وەکو هاوڕێ قسەیان لەگەڵەکەم یعنی وەکوەوە ناکە من کەسێکی لەوان گەورەترم و دەسەڵاتێکی زیاترم هەیە کە حەزم لەو جۆرە مامۆستایی سەردەمی کۆنی دێڵە ئێستا قەینا بێ ژناڵی منیش پێم نەوتی مامۆستای قەیتێکە دیدەنگە من ئەڵێم سەرکەوتن جوانترین شتە کە خوای گەورە بە مرۆڤی ئەیە کە هیچ کەسێک ناتوانێت دەستی وەردانی تیا بکە چونکە سەرکەوتن شتێکە ئەگەر خوا بیەوێ تۆ سەرکەوتوو بکە ئەگەر هەموو مرۆڤی سەرزەمین لە پشتی تۆوە کۆبنەوە بۆ ئەوەی بتخەن خوا لە بەرچاوی هەر هەمویان تۆ سەرکەوتوو ئەکا سەرکەوتنیش بەڕای من تەنها سەرکەوتن نییە لە بوارێکی دیاری کراوە من سەرکەوتوو بووم لە کارەکەمە تۆ سەرکەوتوبی بۆ نمونە لە ناوبانگە ئەو سەرکەوتووە لە وەرزشە سەرکەوتن وشەیەکی مەتاتیە بە پێی حەزی کەسەکان ئەجوڵێ ئەگۆڕێ بەڵام بەڕای من سەرکەوتن ڕاگررتنی باڵانسە لە نێوان چەند لایەنێک لە نێوان لایەنی ڕۆحی لە نێوان لایەنی شەخصی لە نێوان لایەنی کۆمەڵایەتی لە نێوان خێزانەکەم و کارەکەم و داهاتوی خۆم گرنگ ئەوەیە کە من بتوانم لە هەموو بوارەکانە سەرکەوتم من بۆچی مە بە ناوبانگ بم بەڵام کەس ڕوخساری منینەوە کەس منی خۆش نەوێ من بۆچی مە دەوڵەمەند بم بەڵام هیچ کەسێک لەوەیە سەرکەوتوو بووم کە پارەم پێیا کردووە بەڵام هیچ کەسێک لە کەس و کارەکەم ئیسیفادەم پێوەنەکە من بۆچیمە زۆر لە کارەکەما سەرکەوتوو بووم و هەموو خەڵک دەستخۆشیم لێ بکە بەڵام خێزانەکەم فاشل بێ بەڵام ئایلەکەم تووشی گەورەترین کێشە بێ بەهۆی ئەوەی کە من گرنگیان پێنایە ئەزانی چیە عفو بەڕێزگان قسەکەشە پێ بڕم هەستەکەم گەنجی ئەمڕۆ ئەوەندەی لە ناو موبایلەکەیەتی چاوی لەسەر ناو موبایلەکە چاوی دەروە نابینێ ئەوەندەی کاریگەری کەسەکانی سۆشیال میدیا بە خراپ لەسەریانە بە باش لەسەریانە مەسەلەن هەر نازانم ئەم فترەیانێک قسەش هەبوو لەسەر ئەم مۆزوعانە
بلۆگەر و ڤڵۆگەر و ئەوانی دەرکەوتون حتمما هەر کەسێک کە دەرەکەوێ ئەوێ جوانی ژیانی خۆی پیشان بە هیچ ئینسانێک حەز ناکە ناشرینی و خراپی و کێشە و مشکلی ماڵی خۆی پیشانی هیچ کەسێ بە بۆی هەر ئەوە سروشی ئینسان وایە بەڵام ئەبێ ئێمە ئەوەندە و شیار بین کە بزانین ئەمانە چۆن کاریگەریمان لەسەرەکەن بەپی ئەوەی کە خوێندکارە زۆرە و ئەزمموی ژیانکردنە لەگەڵ کەسی ئەو تەمەنەیە زۆرە کاریگەری ئەم سۆشیال میدیایە و بەعام بە تایبەتیش ئەم ڤیددیوانی کە ئەم بلۆگەر و فلۆگەرانە ئەیکەن چه کاریگەیەکی لەسەر زەنجی گەنج بە تایبەتی چکە پیر ئەها تۆزێک ئەوینەی تێبڕاندەوە من هەموو شتێ هەموو یعنی هەموو کاتی یەکشت بە خوێندکارەکان مەڵم بگرێ بە دایک و باوکی خوێندکارەکانیش مەڵم هەموو کاتم قسەی بیری مناڵەکانتان خنەوە با ئێمەش خۆمان یعنی نەکار خوێندکار هەموو ئینسانە ئەمە بخاتە بی مشکی خۆیەوە من ئەڵێم ڕێز بگرن لە مەسافەی نێوان هەوڵدان و سەرکەوتن کاتێک کە من لە سۆشیال میدیا سەیری کەسێکەکەم ئەم کەسە سەرکەوتووە ئەم کەسە ڕاستەوخۆ سەرکەوتو نەبووە ئەم کەسە بە چەندین قۆناغا تێپەڕیوە هەتاوەکو گەشتۆتە سەرکەوتن کاتێک کە من سەیری دنیای سۆشیال میدیاکەم دنیای سۆشیال میدیا خۆی دنیایەکی دروستکراوە یعنی ئەمە واقعەکە کاتێک کە تۆ پێم ئەڵی من جوانیەکانی ژیانی خۆمشانێم ئەمە تۆ خۆت دروستت کردووە کە ئەمە جوانیەکانی ژیانی خۆت و بەس ئەو پیشانی منەی بەس ئەگەر بێت و من 10 ساڵی تەمەنی تۆ سیرکەم لەوانەیە لەنا ئەم 10 ساڵان ناخۆشیەکانی زیاتر بێ لە خۆشیەکانی بەڵام لەبەر ئەوەی منیەم ژیانی خۆم بە دەستی خۆم بە دروستکردنی دەستی خۆم عرضەکەم لە سۆشیال میدیا بۆیە جوانیەکانی عرضەکەم هەموو کاتێ بە گەنجەڵم ئەڵێم ئەوەی کە تۆ ئەیبینی ئەوە دروستکراوە ئەوە واقع نییە تۆ ڕێز لەوە بگرە کە مەسافەیەکێ لە بینی هەوڵدان و سەرکەوتن تۆ ئەگەر هەوڵنەی ڕاستەخۆ سەر ناکەوی کاتێک کە ئێمە ئەبینین جەماعەتێک گەنج هەیە ڕاستەخۆ بوون بە میلیۆنێر بوون بە ملیاردێر ئەمە ڕاستەخۆ نییە ئەمە فەیکە ئەمە بۆ هەڵخەڵەتاندنی تۆیە ئەمە بۆ لە ناوبردننی ئامانج و هەوڵدانەکانی تۆیە بۆ ئەوەی تۆ ڕاستەخۆ تووشی ئیحباط بی بۆیە سیرەکەی تەلەبەکانی زانکۆمان ڕاستەخۆ تووشی ئیحباطە بێ ئەڵێ منەگە تەخەڕوجیشکەمە بێ یا چاوەڕوانی موچەیە بکەم یا ئەوەی ئیشێکی کاشێری بکەم بەزەوە هەیە من قەت ناتوانم دەوڵەمە بم من قەت ناتوانم سیاری خەونەکانم بکڕم من قەت ناتوانم ڤێلای خەونەکانی خۆم بکڕم بەڵام ئەگەر بێت و ئەم گەنجە ئیش لەسەر خۆی بکە ئەگەر ئەم گەنج ڕێز لە مەسافەی هەوڵدانەکانی بگرێ ئەتوانێت لە دوای ئەو چەندین دراسات بکە ئەتوانێت چەندین زمانی جیاواز فێر بێ ئەتوانێت لە چەندین کارە بۆ کەسانێکی سەرکەوتون لە کۆمەڵگایە و هەروەکو ئێمەش بوون بگرە بارودۆخی زروفی ئێمە زۆر لەوانش خراپتر بووە بۆ من توانیوە سەرکەوتو بووم لەوەیە کەسێک بێ زۆر لە من شتی باشتری لە بەردەسا بێ زۆر زروفی لە من مؤهلتر بێ بۆ ژیان من نەشم توانی ئەوانە بکەم بەڵام لە بەروی من ڕێزم لە مەسافی هەوڵدانەکانی خۆم کردووە نەمیستوە کردوتەنی خۆمان ئەڵێ هەر کەسێ لە پڕێبوو بە کوڕێ زوو ئەکەوێ کاتێک کە من بمەوێ بە یەک دەفعە دەوڵەمەند بم دڵنیا بە ئەو دەوڵەمەند بوونم ئەکەوێ کەواتە سەرکەوتنی لە پڕ دۆڕانی لە پڕیشی لە دواوەیە ناوبانگی لە پڕ کەوتنی دواتری لە دواوەیە بەڵام ئێمە نامانەوێت لەوە تێبگەین وە من هەموو کاتێ تەرکیز لەسەر ئەوە ئەەکەموانێ هەموو کاتێ بە گەنجەکان ئەڵێم بە دنیای سۆشیال میدیا هەڵمەخەڵەتێ ئەو پێکەنینەکانی بۆ تۆ عرضەکە گریانی پشتی پێکەنینەکانت بۆ عرض ناکە ئەو سەرکەوتنەکان بۆ تۆ عرضەکە بەڵام مانوبوون و شەون و خونی و ڕنج و هەوڵدانی پشتی سەرکەوتنەکانی بۆ تۆ عرض ناکە تۆ نایبینی لەبەرەوە بەوە هەڵمەخەڵەتێ خۆی هەگەر سەرکەوی سەرکەوتنیش ئاسانی وەڕاستی قورسە نەک هەر سەرکەوتن هەر کارێک لە ژیان تا بتەوێت بەدەستی بێنی بەڕاستی ئەبێ بۆی هیلاک بیت هەر خۆی گەورە ئینسانی وا دروست کردووە وانە ئەگەر مەسەلە من بڵم بەڕێز تۆ چۆن بووی بە مامۆستایە کە چەندین تەلەبە و هەنێک جار گەورەکانیش دانیشن گوێ لێ بگرن بزان چۆن قساکەی چ چیرۆکایەک بۆ ئێمە ئەگێڕیتەوە کە ئەگەر کوڕێک کچێکی گەنج ئێستا دەرچووی بەشی زمانە بێ ئومێد نەبێ من یەک شتیان پێڵم ئەڵێم ئەتەوێت سەرکەوتوبی سەرکەوتن ئاسان نییە ئەگەر سەرکەوتن ئاسان بووە هەموو کەس پێگەیشت بەڵێ ئەڵێم سەرکەوتن ئاسانیە بەڵام مستەحیلیش نییە من هەموو کاتێک ئەڵم ڕێگای سەرکەوتن پڕە لە دڕک
ڕێگای سەرکەوتن پڕە لە گریان، پڕە لە شەونخونی، پڕە لە مانوبوون، پڕە لە کەوتنی دوا بە دوای یەک و بەڵام تەسلیم نەبوون و هەستانەوە، پڕە لە قسە و باس، پڕە لە ڕەخنەگرتن، پڕە لە کێشە، پڕە لە پاشقولگرتن. ڕێگای سەرکەوتن زۆر قورسە، بەڵام من هەموو کاتێ بە خوێندکارەکانم و بە گەنج و بە هەموو کەسێک ئەڵێم ئازاری سەرکەوتن خۆشترە لە ئازاری فەشەل. بە ئازار کێشی، بەڵام کاتێک کە سەرکەوتی هەموویت لەبیر ئەچێتەوە. باوەڕکە من جاری وایە لە کارەکەمە بە ئاشکرا یعنی محارەبە مەکەن، بە ئاشکرا کێشەم بۆ دروست دەکەن، بەڵام ڕاستە خۆ پێیان ئەڵێم ئەوەم کارێ مەجالم نییە جوابتان بمەوە، چکە من خەریکی سەرکەوتنەکانی خۆمم، چکە من بە خۆمەوە مەشغوڵم، چکە من بە داهاتوومەوە مەشغوڵم. من پێیان ئەڵێم سەرکەوتن ئاسان نییە، بەڵام هەوڵی بۆ بە. ئەتەوێ ئیسراحەت کەیت و سەرکەوی، ئەتەوێ هەوڵ نەیت و سەرکەوی، ئەتەوێ هەموو هەنگاوێک کە کردی لە ژیانە ڕاستەخۆ سەرکەوتوو بیتیایە، ئەتەوێ کاتێک کە سەرکەوتوو بی ڕاستەخۆ خەڵک چەپڵۆ بۆ لێبە، ئەتەوێ کاتێک کە بتەوێ هەوڵ بی بۆ ئەنجامێکی تازە یەکسەر 6 کەس لە دووە دەست بگرێ، نەخێر بەعکسەوە ئەو خەن محارەبەتەکەن ئەیانەوێت تۆ بکەوی. ئەمە واقعی سەرکەوتنە. من نامێ ڕەشبین بم، بەڵام ئەمە واقعە، چکە تۆ بە منەوت تۆ خۆت چۆن سەرکەوتووی. من کاتێک کە سەرکەوتوم زۆر هاوڕێم لە دەستدا، کاتێک کە سەرکەوتم زۆر کەسی نزیکی خۆم لە دەستدا، چکە سەرکەوتنی منی پێ قبول نەبوو، چکە نایە من لە خۆی باشتر بم. کاتێک کە سەرکەوتم زۆر کەس لە بەرچاوم هەڵوەری، کاتێک کە سەرکەوتم شەو تا بەیانی شەو نخونیم کردووە، چەندین جار گریاوم بۆ ئەوەی کەوتوم، بە دەستی خۆشەویستێکم کەوتوم، بەڵام هەستاومەتەوە، فرمێسکەکانم سڕوێتەوە دووبارە دەستم پێ کردوێتەوە. کاتێک کە نەخۆش بووم وای لێ هاتووە لە نیوەی کارەکەم دابڕاوم، بەڵام بێئومێد نەبووم، دەستم پێ کردوێتەوە. ئەگەر تۆ بتەوێت کەسێکی سەرکەوتوو بی، ئەبێ کەسێکی بەهێز بی، لەبەرەوەی سەرکەوتن کەسی بەهێزیەوێ. سەرکەوتن کەسێکی ناوێ بە قسەی خەڵکێک بکەوێ، سەرکەوتن کەسێکی ناوێت بە کۆمنتێک گواز بێنێ، سەرکەوتن کەسێکی ناوێت کە تۆ بە بەسیترین شت کەوتی بڵێ من شانسم نییە. ئێمە زۆر جار نەحەقی بەرامبەر وشەی شانسەکەی، هەت شتێ بێخینە پاڵ شانس. من هیچ شتێکم لە ژیانما بێکجار سەری نەگرتووە. ئەوە ئەزانی منیش وام، من زۆر جاروا هەست دەکەم کە بەس من وە بڕواکەی بەڕێز عنی دەست بۆ هەر شتێک بەرم ئەبێت لە دووەم جار و سێم جارە ئەو ئیشە سەر بگرێت. باوەڕکە من لە چوارەم و پێنجەم وشە سەرگرێت، قەت بە یەکەم جار قەتیش ناومێد نەبووم. احتیاجیە من بە یەک جار ناتوانم، بە دوو جار توانم، بە سێ جار توانم، هەر محاولە ئەەکەم، چکە شتێک نییە لەسەر زەویە سەر و قودرەتی من بێ. یعنی کردوتەنی تۆزە عینادم لەو شتانە. خۆی هەرخوای گەورەش ئینسانی وا دروست کردو، ئەو تاقە و توانایی بە ئینسان دراوە لە دنیاە، ینی هیچ بوونەوەرێکی تر ئەو تاقە و توانایی نییە. بەڕێی من ئینسان بێ سنوورە، ینی هەموو تاقەیەکی هەیە کە ئەتوانێت بەکاری بێن ئەگەر بیەوێ. خی گەورەش ئەو مرۆڤانی خۆشێک کە بەردەوام هەوڵێن. جا بە باسی شتێکی تر بکەین، ئەم مۆزوعیان ئاوی زۆرە کێشێ و جابزین چواردەوری ئینسان، کەسەکانی چواردەورە، خزمەکانە، ڕەفیقەکانە، هاوسەرەکەت، خۆشەویستەکەت، هەمووی تەئسیریان لەسەر تۆ هەیە بەدڵنیایە، ئیتر بە ئیجابی بەیا بەسل بە چاک بەیا بخراب. جابا من یەکشت بڵم تۆ تەئسیری چواردەورە چۆن لەسەر؟ من بە یەک شت تەئسیری چواردەورەکەم لەسەر خۆم ڕاگرتووە. هەمیشە قودرەتی ئەوەم هەیە کە بڵێم نە، لە باتی ئەوەی بە هەموو کەسێ بڵێم بڵێ ئەڵێم نە. کاتێک کە پێم ئەڵێن ئەمڕۆ چوونە دەرەوەیەکێ وەرە لەگەڵمان بۆ دەرەوە، ئەڵێم ناتوانم، کارم هەیە. هەنێک کەس هەیە بەداخەوە قودرەتی ئەوەی نییە بە بەرامبەرەکەی بڵێن نە. بۆچی؟ لەبەروی ئەڵێ ئەگەر من پێی بڵێم نە ئەترسم ئەو ئیحراج بێ، ئەترسم دڵی عاجز بێ، ئەترسم لێم بڕەنجێ و دوایی قسەم لەگەڵ نەکاتەوە. نەخێر، ئەو عاجز بێ باشترە وەک لەوەی من خۆم لە خۆم عاجز بم. ئەو ئیحراج بێ باشە وەک لەوەی من لە بەردەم داهاتی خۆمە ئیحراج بم. کەواتە هەر کاتێک مرۆڤ توانی بڵێ نە لە زۆر بواری ژیانیا سەرکەوتوو ئەبێ. من زۆر بەی کات وتومە نە، ناتوانم بێمە دەر، ناتوانم بێم بۆ سەیران،
ناتوانم بێن بۆ فلان حەفلە، ناتوانم بێن بۆ فلان دانیشتن، ناتوانم بێن بۆ فلان کافتریا، لەبەر ئەوەی بەڵێ بۆ خۆم، بەڵێ بۆ داهاتوم، بەڵێ بۆ کارکردنم، بەڵێ بۆ شەڕکردن لەگەڵ داهاتوم، بەڵێ بۆ بەدیهێنانی خەونەکانم، بەڵێ بۆ ئامانجەکانم. بەڵام ئەگەر بێت و من بکەومە ژێر کۆنتترۆڵی چواردەورەکەمەوە، هەمیشە لە خەمی ئەوەیە بم کە دڵی ئەوان ڕاگرم خۆم لە دەست ئێم، چونکە خەڵک ئەوێت تەحەکومە پێوە بکە. هەر کاتێک کە چواردەورەکەت توانیان تەحەکوم بە تۆ بکەن، توات لێە خۆت لەژێر کۆنتترۆڵی خۆتا دەرەچی، ئەبی بە کۆنتترۆڵێک بەدەستی چواردەورەکەتەوە. ئەزانی با من یەکشتی تر بڵم، یەکێک لە خراپیەکانی سەردەمی پێشوو ئەوە بوو کەسەکان بڕیاردەر بوون بۆ گەنجەکان. بەڵێ بۆ خەڵکە بە تەمەنەکان بڕیاردەری گەنجەکان بوون، کەس ناڵە بە تەمەنەکان خراپبوون، بەڵام بیرکردنەوە و چۆنەڵی ئیشکردنی گەنجەکان لەگەڵ بە تەمەنەکانە هەموو سەردەمێک فەرقی هەیە. هەر ئێستش فەرقی هەیە و کۆنیش فەرقی هەیە بوو. مەسەرەن گەنجێک ئێوێ بگات بە شتێک، بەڵام ئەو لە سەردەمی خۆیان ئەو شتێک پێ غەڵەت بوو، بۆیە کاتێک تۆ پێگەی ئەو شتاڵێ بخوا غەڵەتە نابێتی بگی. وایە بەتەکید. ئەزانی چی سەیکە سەردەمی کۆن لەگەڵ ئێستا زۆ جیاواز بوو. سەردەمی کۆن گەنج چاوکراوە نەبوو، تەنها ئەو قسەی وەرەگر کە دایک و باوکی پێوت. بەس ئێستا هەتا گوێ لە قسەی من ئەگرێ، گوێ لە دە بەرنامەی وەکو من و تۆ ئەگرێ و شتی لێ فێر ئەبێ. من هەموو کاتێ پێم ئەڵێن چۆنە تۆ تەحمل ئەەکەی لەگەڵ 200 تەبیعەتە. من ئێستا حالیان کە لەگەڵ تۆ دانیشتم نزیکی 200 بەرە ژوور خوێندکارم هەیە، یعنی هیچ خوێندکارێکم ئەلحەمدوللا سوپاس بخوا فەزلی خوایە کە هیچ گلەیەکیان لێم نییە. بۆچی؟ چونکە علاقەیەکم دروست کردووە کە گونجاندن بکەم لەگەڵ یانە. ئەم گونجاندنە بەچی ئەکرێ؟ هەمیشە پێیان ئەڵێم کاتێک کە من قسەیەکت بۆ ئەەکەم، ئەگەر قسەکەی منە بەدڵ نەبوو بڵێن نا، ڕای من ئەوەیە بووی من لە تۆ تێبکەم. بەڵام ئەگەر ئەو هەمیشە بە منی وت بەڵێ بەڵێ بەڵێ، ئەو کارە ساتێک لە ناخیاتی کە من ئاگام لێ نییە. نەخێر، زیرەکی من لەوەیە دەرئەکەوێ کە من لەگەڵ ئەم گەنجە ئینسیجامم هەبێ، ئەو جورئەتی ئەوەی هەبێ بە من بڵێ نا، من ئەوم بەدڵ نییە. بۆی من قەناعەتی پێکەم زا ئەوەی ئەو لە دڵیاتی چییە؟ لەوەی زۆر جار ئەوەی ئەو لە دڵیاتی ڕاستتر بێ لەوەی من، ئەمە یەک. بەڵام لەوەشە خراپتر بێ لەوەی من یەم فکرەکەی وەرگر، بەس ئەگەر ئاگام لێ نەبێ فکرەکەیم ئاگا لێ نییە، کاتێزام تووشی هەڵە بووە لە دەرەوە، بەس نە ئەو فکرەکەیم بۆ باسەکە. من خوێندکارەکانم میان باسی هەستیارترین شتی ژیانی خۆیانم بۆ ئەکەن. هەڵە مامۆستا ناوێرم لای دایکم باوکم باسیکەم، چونکە دایک و باوکم ڕێگەم پێ نایە. دایک و باوکم ئەڵێ وس ئەبەم جۆرە، ئەڵێ وس دووبارەی نەکەیتەوە، لەبەرەوە من ناتوان قسەی لەگەڵ بکەم. بەس من نادانیشم بەڵێم بۆم باسکە. باش ئەی بەڕای تۆ ئەو چۆنە بێ، مامۆستا فڵان شتم کردووە، باش هۆکار چی بکەوە شتۆ کرد. یعنی کۆمەڵە شتانێکم بۆ باسەکەن، من ئەوەی تر ئەچمە ناو ناخی ئەم گەنجانەمەوە. یعنی من زۆر جار برازا و خوشکەزا و خزمی خۆمانم هەیە، ئەو نەی شتی خۆیان بۆ من باسەکەن، ئەو نە بۆ دایک و باوکیان باز ناکەن. بە شەرتێ دایک و باوکیان زۆر لە من شەهادەیان بەرزتر و مەنسەبیان بەرزترە. ئەمە حەقی بۆ نییە، ئەمە بە تێگەیشتنە. کێشەی کۆمەڵگای ئێمە ئەوەیە ئەبێ بە هەموو شتێ بڵێ بەڵێ، نە با فێر بین بڵین. ئەگەر وتە نەخێر خراپی لەوە مناقەشەکە دروست دەبێ. ئەبێ ئەمە فێرکی، ئەمە فێری گەنجکەی. من هەموو کاتێ بە مناڵەکە مەڵە مەگەر وستێ و شتە بکەی بەدڵێ نەبوو بڵێ نایکەم، ئەی بەمە بازار ئەو شتا ئەڵێم ئەوە بکڕە، ئەڵێ نا، ئەڵێم زۆر احتیاتیە، پێم خۆشەکە بڵێ نا، تووڕە نابم. بۆی ڕێی خۆی هەبێ، بۆی خاوەنی کەسایەتی خۆی بێ، بۆی خاوەنی شخصیەتی خۆی بێ، بۆی قسە بکە. هەر لە مناڵیەوە ئەتوانی فێریانکەی بڵێ مەسەلەن هەر مەسەلەن جاران عادەتە بوو مناڵ نەئەبرا بۆ بازار، دایکەکە ئەچوو قماشەکەی ڕێژلەکەی ڕێنە لە بەریە کرد. غەڵەتە. ئێستش لە هەنێک شوێن و ناوچە لە لای هەنێک کەس هەروایە بەدڵنیایە. ئەم مناڵە هیچ ڕەیەکی نەبوو، نێ ئەزانی ئەگەر لە بری مەسەلەن کوڕبێ لە بریشین سووریش هەیە، خۆ سوور هەر هیچ نییە، ئەتوانێ بۆیە لە گەورەیە کە ناتوانێت بڕیارێکی دروست بە، بۆیە دوو دڵە بێ، بۆیە ئەیکەیتە بەر بەسیترین بڕیاردان تووشی شڵەژانە بێ، تووشی قەلەقی ئەبێ، نازانێت چی هەڵبژێرێ، ئەگری پەشۆکاوی پێوە دیارە، شپرزەی پێوە دیارە. بۆ باسی جل بکەین، وەڵڵا کوڕی وەمان هەیە دایک و باوکیژنی بووە ناکرا قەرار بە کچەکە ئەیوانێت خۆ. ئەوە نیشانەی چییە؟ نیشانەکە کەسایەتی لاوازە. من ڕائەم بەڵام بڕیار نایم. هەموو کاتی ئەڵێم ڕای من ئەوەیە، بەڵام من بۆم نییە بڕیار بم لەسەر ژیانی تۆ خۆت بڕیار بە. ئەگەر گەنجێک
دڵنیام زۆرێک لە گەنجان سێری ئەم پۆدکاستاناکەن و ئیسفادەشی لێکەن و هەر هەدەفی ئەم پۆدکاستی ئێمە ئەوەیە نازام تایتڵی پۆدکاستەکە و بینی بەیاننا ئەڵێن ژیوە وەکو نەسیحەتەکانی دایکەوایە ڕێک پڕ بەدڵ بۆ پێگەاندنی تۆیە ئەمەمان بە گەنجان و تۆ جا لێرەوە ئەگەر بمەوێ قسەیەک بۆ گەنجێک بکەی کە پڕ ئومێد بێ پڕ وزە بێ پڕ سەرکەوتن بێ چی پێڵێ من لێرەوە بە هەموو گەنجێک ئەڵێم ئەوەی کە تۆ لە ناو ئەبا ناومێدیە هیچ کاتێ بەرامبەر هیچ شتێکی ژیانی خۆت ناومێد مەبە هەر شتێکەیەتە ژیانی ئێمەوە حکمەتێکی تایە ئەمە یەک دوو ئەڵێم قسەیەکی هەڵە هەیە کە لە باو باپیرانمانەوە گوازراوەتەوە ئەڵێ ڕۆڵەگیان کەسێ بدۆزەرەوە با دڵخۆشەکە تکا قسەی هەڵەیە دڵخۆشی تۆ پەیوەندی نییە بەبوونی کەسێکەوە لە ژیانتا ئەگەر تۆ خۆتت دروست کرد ئەگەر تۆ خاوەن شەهادە بووی ئەگەر تۆ خاوەن شخصیت بووی ئەگەر تۆ خاوەن کەسایەتی بووی ئەگەر تۆ متمانەت بە خۆت بوو ئەگەر تۆ خۆت کەسێکی سەرکەوتوو بووی ئەگەر تۆ داهاتوویەکی باشت هەبوو کەواتە تۆ خۆت لەسەر پێی خۆت وەستاویت و تۆ خۆت خۆشبەختی ئەو سا بگەڕێ بە دوای کەسێکە کە هاوبەشی خۆشیەکانت بێ چونکە ئەگەر تۆ خۆشبەختی خۆت لە کەسێکی ترا بدۆزیتەوە بەبوونی ئەو کەسە تۆ دڵخۆشی بەنەبوونی تۆ دڵ ناخۆشی بەڵام کاتێکە خۆشیەکان و تەواوکەری ژیان و هەموو پێداویستیەکانی ژیان هەموو وەسائلی سەعادە و وەسائلی خۆشبەختی لە تۆیە هەبوو کەسێک بێنە با لەگەڵ یا دڵخۆش بێت یاخوا دەستە خۆش بێ لە شستاق بێ خۆشحاڵ بن بەهاتنە زۆر سپاس دەکەم چاوەکەن پۆدکاستی ئەمڕۆم پێشکەشکردن بە هیوام هەموو کاتێک هەموو جارێک هەموو گەنجێک بە دڵخۆشی بەسەرکەوتووی ببینم بمێنن بەخێر